سڵاوی خۆی گەورەتان لێبێ دیارە لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی ئارێزێدا دەمانەوێت تیشک و باس بخەینە سەر بابەتێکی زۆر گرنگ لە ناو کۆمەڵگادا ئەویش بریتیە لەو بربەست و ڕێگریانەی کە لە بەردەم ژنێکی کرێکاردا هەیە بۆیە لەم ڕۆژەشدا پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم کرێکارانی جیهان ئەکەین بەگشتی و بە تایبەت کرێکارانی کوردستان و لە ناویشیاندا بە تایبەتتر کرێکارانی ژن کە پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو لایەکیانەکەین و هیوامان وایە کە ڕۆژی کرێکارانی جیهان ئەو ڕۆژە بێت بۆ بیرخستنەوەی ئەو ستەم و زوڵمانەی کە لە توێژی ئافرەتەکرێ بۆیە ئێمە بە گرنگمانزانی ئەم بابەتە بابەتێکی گەرمە لەم ڕۆژەدا کە بێنینە بەر باس و لێکۆڵینەوە. دیارە ئێمە هەموو لایەکمانە زانین کە ڕەوشی ژن لە ئێستادا بەگشتی لە جیهاندا ڕەوشێکی باش نییە کە ئێمە زیاتر قسە لەسەر توێژی ئەو توێژە ئەکەین کە پێی ئەوترێ ژنی کرێکار یاخود کرێکاری ژن و بە تایبەتر لە کوردستاندا کە زیاتر دووهێندەتر بڵێن ئەو توێژە کەوتونەتە بەر کۆمەڵێک بربەست کەوتونەتە بەر کۆمەڵێک لەو توندوتیژیانەی کە لە ڕووی یاساییەوە یاخود بەمانایکتر بڵێن لە ڕووی کۆمەڵایەتیەوە یا لە ڕووی ئابوووریەوە و لە هەمان کاتیشە لە ڕووی کولتوریەوە کە ئەمانە بربەست و ڕێگر بوون لە بەردەم ژنێکی کرێکاردا و لە هەمان کاتیشتا لە ڕووی تەندروستیشەوە ژنێکی کرێکار ڕوو بەڕووی ئەم گرفتانە دەبێتەوە بۆیە بە پێویستمان زانی بابەتی ئەم جارەمان تایبەت بکەین بە قسە و باسکردن لەسەر کرێکارانی ژن. دیارە ئێمە ئەگەر بێنە سەر ئەو حاڵەتەی کە لە ڕووی یاساییەوە پێم خۆشە بە خێراتنی کاک عەبدولمەجید بکەین کە لەو ڕۆ عەزیەتی کێشاوە هاتوو بۆ بەرنامەکە دەمانوێت لە ڕووی یاساییەوە تیشکێکمان بۆ بخاتە سەر ئەوەی کە یاسای دەستەبەری کۆمەڵاتی لە ئاستی ژندا کرێکاری ژندا چ دەستەبەریەکی کردو چه زەمانێکی کردووە بۆ چاکردنی ڕەوشی ژیانی ژنێکی کرێکار. سەرەتا بەبوونەی یەکی ئارەوە پیرۆزبایی لە سەرجەم کرێکارانی جیهان و کرێکارانی کوردستانەکەن و بەتایبەتریش وەکو بەڕێزە باسەکە ژنان و سواز بۆ بەرنامەکەشتان. طبعاً کرێکار هەر ئەوانەی کە بەچی ئەوترێ کرێکار بێت تعریفی کرێکار بزانین ئەو کەسانی کە بەرامبەر کرێک و لەژێر چاودێری خاوەنکارێکە کارەکەن و کاتێکی دیاریکراویان هەیە بۆ ئیشکردنەوە پیانەوتێ کرێکار ئیتر لە هەر جۆرە کارێکە بێ کارەکەی بڵێن فەنی بێ یاخو کارێکی ئیداری بێ هەموو کارەکانی تر ئەگرێتەوە. دەربارەی ئەوەی کە یاساکان چۆن خزمەتی کرێکاری کردووە دوو یاسا هەیە وەکەوەی کە لە هەرێمە کاری پێکرێت یاسای کارمان هەیە کە یاسای هەر زووە حکوومەتی عێراقی وەسا یاسای ژمارە هەفتاوێکی ساڵی 1970 و یاسایکی تریشمان هەیە یاسای دەستەبەری کۆمەڵاتی 39 ساڵی هەفتاویەک. ئەم دوو یاسایە بە گشتی بۆ هەموو کرێکارانە لەناو ئەو کرێکارانەشە بە تایبەتر بۆ کرێکاری ژنیش تایبەتمەندی بۆ دروست کردووە لە یاسای کاری شاهەیە و لە یاسای دەستەبەری کۆمەڵاتی شایە. ئەوەی بە نسبەتی یاسای کارەوە بە تایبەتتر بۆ ئەو ئافرەتانەی کە حاڵەتی ولادە و ئەو شتانیان هەیە ئەوە مۆڵەتی دایکایەتیان هەیە و سعاتی کارکردنیان کەمترە و هەندێکیشی گران هەیە نابێ بە ئافرەت بکرێت ئەوانە گرنگ کە لە یاسای کارە جێبەجێ کردوون لە کەرتی تایبەتە بە دڵنیاییەوە زیاتر لە کەرتی تایبەتە چونکە لە کەتی گشتیە ئەوە هەموو کراوە بە فەرمانبەر و یاسای قانونی خدمەتی مەدەنی ئەنگرێتەوە ئەوە هەر ئافرەت و پیا و هەمان بە هەمان شێوە یەک بڵێن امتیازات و هینەکانیان وەکو یەک وایە.
دیارە خۆی ئەگەر بینە سەر مەسەلە ئەو شتانەی کە ینی زۆرتر بڵێن ئێمە گرفتەکانی کرێکار لەم ڕۆژەدا ئەگەر ئەوەی بڵین مەسەلە گرفتە کۆمەڵایەتی و کولتوری و ئابوووریەکان زیاتر مەسەلە زاڵە ئەوەندە مەسەلە لە ڕووی یاساکانیشەوە کۆمەڵی حاڵەت هەیە کە چۆنەڵی وای لە ژنێکی کرێکار کردو کە مەسەلە بێمافی بەرامبەر بکرێ و ئستەمی لێ بکرێ بەڵام لە یاساکانە سیرەکەی لە یاساکانە دفن کراوە کە نەبین ینی زۆر نابینرێکان ینی فەرق و ئەو شتانە کە ئەبینین لێرە بەڕاستی ئێمە ئەگەر بینە سەر ڕەوشی ژنێکی کرێکار یعنی کرێکارێک لە ناو کۆمەڵگەی ئێمەدا وەک ئەوەی کە کرێکارە خۆی کرێکار بەعام هەر توێژێکی زیاتر چەساون لە ناو کۆمەلگادا بۆیە ئەبینی هەم وەکو کرێکار مەسەلە ئەچەوسێنێتەوە هەم دوو هێندەش مەسەلە لە ناو ئەوەیە کە ژنێکیشە چکە لە خۆمانەزانین لە ناو کولتوری ئەمەدا حاڵەتی هەڵبژاردننی کاری سنووردار هەیە بۆ ژنێکی کرێکار ژنێکی کرێکار بێ کرێکاری بکە ئوجرەیەک وەربگرێ یعنی ئازاد نییە لە وەرگرتنی هەموو کارێک بۆیە کارێکی سنوورداری هەیە کە ئەبینی زۆر جار مەسەلە دەرفەتی کەمی ینی دەرفەتی فرسەتی کار کەمترە مەسەلە بۆ ژن کە تاوکو ئەبینین ئەم فرسەتە ژوای لێکردو ئەوەی فرسەتێک لە بەردەم پیاوێکی کرێکارە هەبێت بەنسبەت ژنەکەەوە نییە چونکە کاتێکە بینی خاوەنکارێک ئەبینیت مەسەلە ئەڵێ من کرێکارێکی پیاو بۆ من باشترە لە ئافرەتێک کە لەوانەیە پیاوەکە سوکەڵەتر بێ من بینێرمە دەرەوە بێت بڕوات ئەمانە سیرەکەی لە پێناو ئەمەشدا ژن هاتووە لەو پێناوەدا مەسەلە ینی حاڵەتێکی بە خەرج داوە کە ئەویش بریتێ لەوەی کەستەم لە خۆی بکە بە ئوجرەیەکی کەم بەکرەیەکی کەم ڕازی بێ و بە زۆرترین کاتیش ڕازی بێ ئەگینا خۆی لە یاساکەدا وەکو کاک عەبدولمەجید ئاماژەش پێدا ینی خۆی بە پێ قانونی زمانی اجتماعی ئەوەیە کە لە ماوەی 8 سعات بەولاوە نابێت ینی کاتی سعاتی ئشکنەکان ئەعلاکەی بریتێ لە 8 سعات ئەگەر خاوەنکارێک مەسەلە ویستی سعاتی ئیزافی پێ بکە ئەو لە قانونەکە ئاماژەی بەوە داوە کە دەبێت دوو ئەوەندەی سعاتەکانی تری کە ئیشی پێکردووە دوو ئەوەندە کرێ بۆ دابینکە بۆیە بینی ژن کەوتۆتە بەر ئەم حاڵەتە ئەوان پێت وانێ ینی ئەمەی کە ئێمە باسیەکەین ئەو فێکی کۆمەلگا ئەوە کردووە گینایمە لە ڕووی ئاینیەوە گەربێن باسیکەین هەر کەسێک کار کات مافی ئەجر و پاداشتی هەیە و لای خوای پەروەردگار لە کارکردنا ئەجر بەپێی هیلاکی و ماندووبوونەکەیە بەپێی ئەوە ئەدرێتەوە پاداش بەپێی ئەوەیە فەرق ناکرێت لە بینی ئافرەت و پیاوە ئەمەی کە ئێمە باسیەکەین باسی کولتورێکی کۆمەلگاکەین کە کۆمەڵێ هۆکار هەیە بۆی هەم ژنیش نەتوانێت لە هەموو مەجالێکە ینی توانێت کار بکە هەم وەزعی ئافرەتیش پێویستی ئافرەتیش کە ئەرکە سەرەکیەکەی بڵین لە ڕووی ماڵ و ئەرکی کەشی هەیە ڕەنگە نەتوانێت هەموو کارێک لە دەستخۆی بگرێت ئەوەی کە باسێکین لەبارەی دیارە کۆمەڵە گرفت باست کرد کە لە ڕووی کۆمەڵایەتی وەکرێ بڵین کرێکار کۆمەڵە گرفتی زۆری هەیە کە لە بەتایبەتی لە وەزعێکی وەکو ئێستای هەرێمی کوردستانە کە کۆمەڵە قەیران ڕووی لە هەرێم کردووە دەستکەوتنی کار زەحمەتە کەەوە مافێکی کرێکارە بەسەر دەوڵەتەوانێ کە دەستەبەری هەلی کار بکات ئێستا ئەو گیکێکە لە گرفتە زۆرەکان مافیەوەی کە بڵین حەقی ئیسراحەتی هەبێت بەتایبەتیەوەی باسی کرد لە قانونەکە کە ئەبێ ئەوە ئیشێکێ لە حەقەکان کە من بەڕاستی بینم ئەمڕۆ ئەو کرێکارانەی هەن خۆزگە یعنی زیاتر لە نزیکیشەوە خەڵە بدوێنرا لە بارێکی زۆر سەختە ئەژین لە ڕووی حەسانەوە و حەوانەوە و لە ڕووی کەرتی تەندروستی و گرنگیان بەلایانی تەندروستی چونکە ئەمەش گرفتێکی کێ بەتایبەتی لە ژنانە ئافرەتان کۆمەڵی گرفتی تەندروستی زۆر زەخیان هەیە کاتێک هەیە ئەو با بڵێن دووگیانە بێت یاخود ئافرەتێکە تووشی نەخۆشیەکە بێت بەهۆی مناڵبوونەوە یان بەهۆی شیردانەوەوانە پێویستی بە باسی سعاتی کاری کەمتر کرا بۆ ئافرەتێکە شیر ئەدات کە ئەمەش زۆر جار کەوتۆتە سەر سەلاحیەتی ئەو کەسێک کە بەرپرسی کارەکەیەتی تا چەنە ڕێگەی پێ ئەدات هەرچەندە لە ڕووی یەکشت هەیە کە من پێم باشە کاک عەبدولمەجید مەسەلە لە ڕووی واقعەوە کە خۆیان لە بوارێ عەمەلیە ئەو شتیان بینیوە یعنی شتێک هەیە پێ وترێ مەسەلە ئەو گرێبەستی کار عقدی عمل یعنی تا چەندێک مەسەلە ئافرەتان یاخود بڵێن وعی کۆمەلگا گەشتۆتە ئەو حاڵەتەی کە کاتێک هەر کرێکارێ ئەوێ بچێت لە کەرتێکی تایبەتە ئیش بکات بێت پێش هەموو شتێک لەگەڵ خاوەنکارەکە ئەم عقدە وەنیە ینی ئەم عقدە ئاماژە ینی جاری وایە ئەوە ئەگەڕێنیتەوە بۆ کەمی وەشاری یا مەسەلە یاساکە بربەستە لەبەر خۆی بەپێ یاسا ئەگەر گرێبەستی کار ئەبێ هەبێت ئەوە یەکێکە لە مەرجەکانی کارکردن ئەگەر
گرێ بەستەکە کە نووسراو بێ یانە نووسراو بێت بە شەفەیش بێت بە پێی هەر بە پێی قانون هەر کرێکارێک مادەم ڕازی بوو بەوەی لە سعات یەکەما بچێ بۆ سەر کارەکەی و بە لەسەر کرێ ڕێکەوتون لەگەڵ خاوەن کارەکەیە ئەو بە پێوترێ کرێکار و بە گرێ بەستدانرێت و بە هەموو مافێکی قانونی خۆی هەیە ئەو کرێکارە. بەڵام دەربارەی ئەوەی کە بڵین بۆچی کرێکارەکان یعنی بڵین کێشەی ئەوان هەیە ناوەعیەکیان هەیە لەوەی کە بزان بەکرێ کەم و گرنگی زۆر هەیە گرێبەستەکە لەبەرەوەی پابندبوونی هەردوو لە سەرمێنێت چونکە هەندێک حاڵەتمان هەیە ئێمە زۆر جار ئەوەی کە جاری وهر لە کەتی تایبەتە ئەتوانێت گرێبەستێک کۆمەڵی امتیازاتی باشتریشی بەرهەم بێنێت گرێبەستێکی کارکردن بنمونە ئێستا لە هەندێک پرۆژی کەتی تایبەتە هەیە کە ئێستا لە کەتی حکومیات 2 ڕۆژ پشووە جمعە و شەمەیتی هەیە بە هەمان شێوە لە کەتی تایبەتیش ئەو 2 ڕۆژان کردو بە پشوو ئەمە شتێکی باشەیە بەڵام پێی قانونی عمل بێت 1 ڕۆژ پشووە یعنی ئەگەر کرێکارەکە وشیار بن ئەگەر خەڵکە وشیار بێت ئەچێت لەو کەرتانی ئیشەکە کە مۆڵەتی ئەوەی 2 ڕۆژەکەی هەیە یعنی ئەتوانێت داکۆکی بکە بۆی کە لە شوێنەکانی تریشە بۆی بکەبەوە یعنی ئەکرێت ئێمە بڵێن مەسەلە وعیەکە ئەگەڕێتەوە بۆ پێما بێ ئەوکو جەناوی بۆ هەردوولا بۆ هەم خاوەنکار هەم بۆ کرێکارەکەش بەس لە حاڵەتێکە هەز ناکەی مەسەلە خاوەنکار ئیستیغلالی ئەم حاڵەتەی کردبێ مەسەلە کرێکارێک وەربگرێ بەبێ ئەوەی کە مەسەلە گرێبەستێکی لەگەڵا بکات یعنی ئەمە حاڵەتەش جاری وایە ئەوەی کە جێداخە مەسەلە جاری وایە خاوەنکارەکەیە بەدڵنیایی خۆی کێشێکێ لە کەتی تایبەتە ئێمە مانەوێت لە کەتی تایبەت لە ڕێگەی بڵێن دەوڵەت چۆن چاودێری جێبەجەکردنی ئەو یاسانەکات ئەوە یەکێکە لەوانەیە کە ئەرکی حکوومەتەوەیکی وەزارتی کارە کە چاودێری جێبەجەکردنی یەک بەیەکی بڕگەکانی قانونی عمل و قانونی زمانی اجتماعی بکات لەبەر ئەوەی لە هەندێک پرۆژێکەتی تایبەتە مەسەرەن ئێمە لانی کەمی کرێکارمان هەیە بۆ کرێکاری غێرماهر نابێت لە 285,000 کرێکەی کەمتر بێ بەڵام زۆر جار لە دایانگەکان و ئەو ڕۆژانەیە بە کەمتر لەوە بە 200,000 لەوانەیە بە کەمتریش تا 150,000 ئیشیان پێ کردو 285,000 نابێت لەوە کرێکار کەمتر بێ هەر کرێکار بڵێ بنەمای بەڵێ بنەمە بەدڵنیاییەوە یعنی ئەوە لانی کەمی کرێکارە بۆ کرێکارێکی نەشارەزا ئەمە پێوتێ بنەمای یەکەمی ینی کرێ ئەوەش بە پێی ساڵەکانیش گۆڕانکاری بەسەرایە و لیژنە هەیە لە وەزارتی کار ساڵانە پێداچوونەوە بۆ ئاکات کە ئەگەر ئەو کرێ پێویست بڵێن بە پێی غەلای مایشی و زیابوونی بالیگرانی ژیان ئەتوانە ئەو کرێ بەرزکرێتەوە واتە یەکی لە گرفتەکانەوەی خەڵکیان لەوانێن لەبەرەوەی ناچارە ئەمڕۆ فرسی کارێکی دەستکەوێ بە زۆر جار لەو کرێ کەمەش کارەکە بەڵام ئەگەر بێت و ینی لیژنەکانی پشکنینی وەزارتی کار ئەو حاڵەتانە ببینێت بە پێی یاسا سزا ئەدرێ و خاوەنکارە ئەبێ ئەو کرێ بۆ بگەڕێنێتەوە چەندەیشی لەو کریانەی فەوتاوە بۆی بگەڕێنێتەوە و هیچ بە شێوەگەی یاسا ڕێگەی ئەوە نایە لەو کرێ کەمتریش پێ بکات لروي الشرعي شو لو بابة براني في عمري خاصة مثلا الحديث كافر سيكز من 3 أنا خصمهم يوم القيامة سيكز من دجمني عن الرجل قيامة يكيك لو أنا رجل استأجر أجيرا فاستوفى منه ولم يعطيه أجره براسي يعني كري شايستي ندريتي أو كستيا تاون بارا هل كسيك كري جديد أجر أو كري كشايستي أو إشي ندريتي تيا تاون بارا وش كوزارة إشارتي بيادي رشتكي زور جوانا كمثلين كري بويكي كنا ماهر إجريكي خوش على زايكي بسبوريك شيء لما جالي كان يشبكات حقي خويتي كدواي أو بكات كأمش براسي بيسي بروشن بيريان قناعتهم ما قرفتها لسريكي آفرتان لم بوارا ناروشن بيريان وترسيانا يعني نبوني جرأتك ترز لدزداني إيش ترز لدزنا كوتني هلي كار وزور جار لوي قرفتي بودروس كان لكاركا رازي بيبو حالتانا رازي بيبو كمي أو كمال قرفت أكري بلين غير أمانيته رجي جنيك مجالي كار كنا بابلين خريكي كاري أويا كريكاريا يكي لوش تانا جاكاريا بهو يوي كما آفرته أما ديانا لهم مجتمع كان ببي جوازي أم حالته هي بهو يوي آفرته مش بابلين لو لروي كريا ولا لروي رجع بيدان وإجازة ومولط وما فكاني خويا استميل بكريا كما براسي من بآفرتان أنا متشارة سلكين متمانة بخوبوني خويت يو آفرته وهولدان بود باشترين كار أنجام بدل من قناعات ما يقدر مجتمع بيني آفرتك لكارك على بيا كرامة الإيشة كيكات هر خوش يعني لو تبى آفرتك زيادة الإيشة كبس بيرد هو زيادة البوس على سلبي خاتو قدم خير يعني حالتك هي اما لنا كوملغي مسلمان داين لسطانو بينجي ام كوملغي اما مسلمانه تا استا مثلا ام حالته مسلمان بوني نبو تريقر لبردم اوي كسيركي هر همان كاري
پیاوێکت بۆ ئەنجامەدا کاتێک کرێکارێکی ژن دێت ئیشەکەت بۆکە بەڵام سەیرەکەی ئوجرەی ینی بڵێن کری کارەکەی کەمتر پێ ئەدا لە پیاوێ ئەمە لە ڕووی هەتا لە ڕووی مەبدەئێکی ئیسلامیشەوە کە المەرأەت عملها والرجل عمله يعني هر پیاوێک بە ئەندازی ئەو کاری کە ئیکا و هەر ژنێکیش بە ئەندازی هینێ بێ کری پێ بدرێ يعني ئەمە خۆی یەکێکە لەو گرفتانەی کە ئێمە لە واقعدا يعني لەناو بەحساب لەناو کۆمەڵگەیەکی مسلمانیش داین گرفتەکانی بەردەم کرێکارێکی ژن کە نەدەبوو وابێ کە نەدەبوو وابێ بەو شێوازەیە هەر لە ڕێگەی ینی لە ڕوانگەی یاساییەوە لە کاری هەمان کاری یەکسانە کری یەکسانیشەیە بۆ ژن و بۆ پیاو ئەوە یەکێکە لەوانەیە کە بەڵێ هیچێک لە مافەکانانی ئەوە نییە کە کارێک ئەگەر بۆ کرێکارێکی پیاو بێ یا بۆ ئافرەت بێت بێ هەمان جۆرە ئیش بێت بە هەمانە بکرێ دابنێ ناکرێ بڵێ وڵا پیاوەکە بێ کرێکی زیاتری هەبێت لە ئافرەتەکە ئەوە ئێمە حاڵەتێکمان هەیە مەسەلە یاسا یاساکانمان هەیە یاسای عمل مەسەلە کۆمەڵێک حقوق و شتی داوە بە کرێکارێکی ژن یاخود بە کرێکارێکی پیاوە بەڵام ئێمە گرفتمان لە جێبەجێکردنی یاساکە بۆ خودی خۆیەتی یعنی هەز ناکەی مەسەلە سەدان پرۆژە هەیە خۆی بەپێی قانونی مەسەلە ئەو قانونی دەستەبەری هەڵێ هەر پرۆژێک کە لە ساڵی 2012دا ئەو قانونە دەچوو یاسای ژمارە 4 ساڵی 2012 کە باز لەوە ئەکڵێ هەر پرۆژێک ئەگەر تا پرۆژەیە یاخود شوێنکارێک یەک کرێکاریشی هەبوو واجبە لەسەری کە ئەبێ بچێ ئەوە بکە بۆیە ئەبینی ئەمڕۆ مەسەلە لەبەرەوەی دەسەڵات وای کردووە هەموو پرۆژەکان هەموو شەریکاتەکان مەسەلە بۆ خودی خۆی مەسەلە شەریک بێتایە سیرەکەی دەسەڵاتی جاری وا هەیە بۆ خۆشی گرفتێکە لە بەردەم جێبەجێ نەکردنی یاساکانە یاسا هەموو یاسایەک بەڕاستیە بێت چاودێری هەبێت چۆن وەکو یاسا هەدوو چۆمانەیە یاساکانی تریشمان هەیە بەڵام لەگەڵەوەشە ئەبێ ڕێگەی ڕێکخراوەمەدنەکەش بە گرنگ بزانین وەکەوەی سندیکای گرێکاران کە زیاتر خەڵکی و شێرکاتەوە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەچ ڕێکخراوێک بێت ئەبێ کاری ئەوە بکە بەڕاستی خەڵکانیش وشیار کاتەوە هەم لە ڕوانگەی یاسایەکان و هەم بە ڕێگای ماف و ئەرکەکانی خۆشیانەوە ئێمە زۆر جاریین کێشەی کرێکاریەتە ڕۆمانتیەکات لە بینی کرێکار و خاوەنکارەکانە این گوێ لە هەردوولا نەگرین ینی ئەڵێن کاکەت پەیامی خۆت ئەگەر خۆی خەڵکەکەش خۆی لە کەتی تایبەتە ئەگەر جگەی خۆی کاتەوە خۆ باشترە لەوەی لەگەڵ لە کەتی حکومیە ئیشکا بەڵام بە مەرجەوەی خەڵکەکەش بڵێن ئەرکواچ بەگەندی خۆیشی جێبەجێ کات نابێ ئێمە بیر لەوە بکەینەوە و زۆر جار گرفتێکی کەشمان هەیە کرێکاریش دەریوە هەیە وازانە کە خاوەنکار سەرمایەدارەکەیەتی ئەڵێ ئیلابێن بۆ ئەوە هەموو پارە و داهاتەی دەستکەوێ من بۆ بەکرێکی ئەوە کەم ئیشکەم وە ئەوە ئیش دەکەم خۆی دەست پێکردنی ئیش گرنگە و هەر لە کەتی تابەتە شتێکی باشش هەیە ئەوەیە کە زووتر لۆکو کەتێکی گشتی گەشەی تیاکە بۆ لەوانەیە گەر ڕێکەوت بێت کرێکارێک ئەمڕۆ لە کەتی تایبەت ئیشکا بە 300 بە 400,000 لەوانەیە بە پێی گونجان و چالاکی کەسەکە خۆی کرێکەی بڕوا بۆ 500 بۆ 600 بەرە و ژووریش بڕوات پێشەوەی لە کەتی حکومیە لەوانەیە بە چەندین ساڵ خزمەت ئەو کرێی دەست نەکەوێت ئەمە ژێک لە باشەکانی گرفتی سەرەکی کرێکارمان چییە زۆر جار مەسەرەن خوان ئەوەنە نامێنەوە لە سەکارەکانیان ینی زۆر جار ئەوەی کێشێک ئێستا ئەمڕۆ ئێمەوەکو وەزارەتی کارۆک و بەڕێواتی کاریش تووشمانە بێت کرێکارەکانی خۆمان کەمتر ئەمێنەوە لە سەکارەکان مەسەرەن ڕانەهاتوین بۆی کە کارێکی بەردەوام بکەین ڕانەهاتوین بۆی کە بڵێن ڕۆژانە بچین بۆ کار و بزین مەسەن لە سعات هەشتی بەیانەوە لە ساحوتی بەیانی تا ساعت 4 ئەمە ماوەی کارکردنە ئەمە ساعتکارە مقابلی کرێک وەرەگری مادەم تۆ ئەخدێکت هەیە لەگەڵ خاوەنکارەکەدا پێویستە پابندی ئەو کاتانە و ئەو ئیشە بیت ینی بگرێ بەستەکە لە یەک کاتە هەم لە بەرژەوەندی خاوەنکارەکەیە کە کات و سەعات و شوەکەی بۆ تهدیدەوە هەم لە هەمان کاتە لە بەرژەوەندی مەسەلە کرێکارەکەشایە یعنی ئەمە بۆ خۆی وای کردووە کە مەسەلە بەو شێوازەك نەبوونی ئەو گرێ بەستە جاری وایە گرفتەکان بێنێتە بەردەم ئەگەرنا مەسەلە ئەو حقوق و واجبانی کە لەسەر کرێکارێکە کە ئەسراری ئیشەکەی دەرنەکات کە مەسەلە ئیلتیزام بکە بە وەقتی کاتەکەیەوە مەسەلە کاتی پشوەکەی سەعاتێکە ئەم نەچێت 2 سەعاتی کاتەکەی بکوژێ و بۆ نمونە بەناوی جاری
هەروەهای دەستنوێژێکەوە ڕوا 2 ساعتی شەکە لێدا کە ئەمە بۆ خۆی سەیرەکەی ئەو سەعاتە حاڵەتێک کە لە ڕووی شەرعیشەوە حرامە ئەو سەعاتەکە ئاوا لێ بدا یان لە هەمان کاتیشە خاوەنکارەکەش واجبە لەسەری کە لە کاتی خۆیان موچە و کرێکەی بدا و لە هەمان کاتیشە مەسەلە ئیلتیزام کابەوەی کە بتوانێت مەسەلە کاتی پشوەکانی مۆڵەتی ئەو مۆڵەتانەی کە لە ناو گرێبەستەکەدا ئاماژەی پێدرا ئەمە گرێبەستێکە کە پێویستەکە زۆر یعنی هەوڵ بدرێ هەم ئەو ڕێکخراوانە هەم سندیکای کرێکاران ئیش لەسەر وعی خەڵک بکات کە بتوانێت وشیاری لە ناو چینی توێژی کرێکارانە بڵاو بکاتەوە لەسەر ئەوەی هیچ کارێک نەکات بەبێ بوونی گرێبەستێک. گرفتێکی کەی کرێکار ئێوە لەوەیان نایبیرن کرێکار لە کەرتی تایبەتە هەست بەوە کات حەقی ینی بەردەوامی کارەکەی لەوانەیە ینی شتێکی کاتیە لە کەرتی با بڵێن ئەوەی کە موازەفە ینی بەردەوام هەستەکار ینی ئەیشەکەی بەردەوامە بەڵام لە کەرتی تایبەتە لەوە ئەترسێت ئەمڕۆکاری هەیە سبەینە نایبێت ئایا دەوڵەت یان جیهەتێک ئەبێ بەرپرس نەبێت لەم حاڵەتی ئەم کرێکارە نەخۆشەکەوێت یان کاری دەست ناکەوێت یان نەخۆشەکە یان ناتوانێت تووشی حاڵەتێک بێت ناتوانێت بەردەوام لەیشەکەیان وەفا دەکات ئەمانە هەمووی یەکێکن لە گرێبەست ینی گرفتەکانی کرێکار بە تایبەتی ئێمە بابەتەکەمان ئافرەتانە هەلی چییە کەسێک پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەی خاتو قەدەم خێر بدرێتەوە دواتر پێم وابێ پرسیارەکە زیاتر شمولی کە عەبدولمەجیدەکە دوای ناوبڕێک دێنەوە لاتانیش. بەڕێزان دووبارە سڵاو پێم وابێ بێنەوە لای کاک عەبدولمەجید ئەگەر بێت و وەڵامی پرسیارەکەی خاتو قەدەم خێر بداتەوە کە دەربارەی ئەوەی ئەو حقوق و امتیازانی کە کرێکارێک لە کەرتێکی تایبەتە ئایا هەمان حەق و امتیازی هەیە لە کەرتێکی گشتیدا؟ بەڵێ بەپێی یاسا ئەو گرێبەستێک کە لە نێوان کرێکار و خاوەنکارەکە ئەکراوە لە کەرتی تایبەتیشە بۆ کاری مەوسمی و کارەکان نەبێت کە بۆ کاتێکی دیاری کراوە هەموو ئەوانە بێ بە گرێبەستێکی مستەمەڕە ینی بەردەوامە بێت تاکو ماوەی چەنە کارەکە هەبێت شوێنکارەکە هەبێت ئیشە پرۆژەکە بەردەوام بێت هەبێ گرێبەستی کار بەردەوام بێت و خاوەنکار بۆی نییە هیچ کرێکارێکی خۆی لەسەر کارەکەی لابات ئیلا بە هۆکارێکی یاسایی و ڕێگەیەکی دروست نەبێت هەتا زۆرجار بەبێ پرسی وەزارەتی کار نابێت کرێکار لەسەر کارەکەی دوورخرێتەوە یاخۆ کەمکردنەوەی کرێکار لە پرۆژەکەیە هەبێ هۆکاریە بێ خەتی بەرهەمێکی وەستا بێت ئەسبابی هەبێت دوای ئەوە ئینجا ڕەزامەندی وەزارەتی کار وەرن نەبێت نابێت ئەگەر کرابێتیش ئەوانە هەمووی سەرپێچی یاسایی بووە. و خاڵێکی تریش ئەوەی کە لە کاتی تایبەتە ئەگەر کەسەکە مەسەن لە کاتی نەخۆشیوانەیە بە هەمان شێوەی کەتی گشتی ئەویش مۆڵەتی نەخۆشی هەیە ماوەی هەژ ڕۆژی لەسەر کە پرۆژەکەی دوای ئەوە چتە سەر دایرەی دەستەبەری کۆمەڵاتی لەسەر دایرەی دەستەبەری کۆمەڵاتیە ماوەی چەندێک مۆڵەتی هەبوو موچەی بدرێتێ ئەوەی کە لەوانەیە کە لە حکوومەت دیوان بەرپرسە لەسەر پێدانی موچەی لە کاتی مۆڵەتەکانیان و هەتا بۆ ئەو کەسان بۆ ئافرەتانەی کە لە کاتی ئیجازەی لە دایکایەتیان هەیە لە پێشتر هەر 72 ڕۆژ مۆڵەتیان هەبوو بە کرێەوە بەڵام ئێستا بڵێن یاسای ژمارە 4 ساڵی 2012 کە تعدیلی قانونی زمانی اجتماعی کراوە یەکێک لەوانەی باشەکانی ئەوەیە ئەو دایکانە ئەتوانن مۆڵەتی بۆ ماوەی ساڵێک وەرگرن بە نیوەی کرێکەیان بەڵام بە مەرجی ئەوەی ئەو نیوە کرێیە لە هین کەمتر نەبێت لە لانی کەمی تۆڕی پاراستنی کۆمەڵاتی کەمتر نەبێت کە ئێستا لە 150 تا 200,000 وازانم لا نابێت لەو کرێە کەمتر بێت گونجاوی بۆ باسی بژێوی بەڵێ یعنی ئەوەش هیچکە لە ئیمتیازەتەکان کە لە کەتی بێ گرێبەستی کاریش بەردەوام بێت دوای ساڵ مۆڵەتەکەشی بگەڕێتەوە کارەکەی دەست بەڵێ لەسەر کارەکەی دەرنەکرێ ڕاستی ینی ئەو شتانەیەکێک لەوانەیە کە لە کۆمەڵگەیمە بەداخەوە ینی خەڵ ئەو ڕۆژبوونی گرێبەستێک ئەم مافانەی پارێزراوە بێت کەس مافیەوەی نیە دەریکا لە کارەکەیان کارەکەی لەدەستدا یەکێکە لەو گرفتانە کە لە ڕووی کۆمەڵاتیەوە زۆر قسەی لێکرێت بۆ ئافرەتێک کە لە کاری تایبەت کارەکات گێچەڵ پێکردن یان ترس لەوەی بوختانی بۆ بکرێت قسەی پێ بوترێت زۆر جار یعنی ئەمەیەکێکە لەو گرفتانە کە ئافرەتێک زۆر ترسی هەیە لە بەشداریکردن بۆ ئەمە ینی من قەناعەتم وایە یەکەم شت بۆی کە ئافرەت خۆی پارێزە لە حاڵەتی گێچەڵ پێکردن و بیان و پێگرتن و تووشی لە ڕووی ئەخلاقیەوە قسەی پێ بوترێت ئەوەیە کە بەباشی ینی ئافرەتەکە ئاگاداری کەسایەتی خۆی بێت و سنوورە شەرعیەکانی کە خۆی پەروەردگار دایناوە بیپارێزێت بەڵام
لاوازی دەرنەخات لە حاڵەتێکا کە هەستی بەوە کرد یعنی چونکە یەکێ لەوەی کە من پێم وایە کۆمەڵگەی ئێمە ولا هەموو کۆمەڵگەکانیشە کەستەم لە ئافرەت دەکرێت هەستکردن بە لاوازێتی ئافرەت هەر کەس ضعیف بێ لە کۆمەڵگەیە خەڵق ئەوێت ستەمی لێ بکات من ئەمە لە ڕووی شەرعی وا ئەیبینم ئەبێ یەکەم کەسایەتی خۆی بەلاوەگرنگ بێت دووەمیش لەو ڕۆوانەیە ئەو کەسە بێهێز و بێتوانە نەبێت و قسەی هەبێت و کەسایەتی خۆی لە کارەکەی بەلاوە گرنگتر بێت بەڵام لە ڕووی قانونی و لە ڕووی یاساییەوە ئێمە ئەتوانین حاڵەتێکم ئافرەتە چارەسەری ئەو کێشانە بکات کە ئەزانێت بەهۆی کارەکەیەوە گەچەڵی پێ ئەکرێت یان گرفتی بۆ دروستەکرێت لە ڕووی ئەخلاق خۆی یەک حاڵەت هەیە پێش ئەوەی کە باس لە مەسەلە ئیجراعاتە قانونیەکەی و عقوباتی ئەو حاڵەتە بکەین حەق ئاماژە بەمە بدەین ئێمە ئافرەت لە کۆمەڵگەی ئێمەدا مقەیەدی کۆمەڵێک دابوونەریتە کە مەسەلە کولتور وای فەرز کردو بەسەریا بۆ نمونە کە کاتێک مەسەلە خاوەنکارێک گێچەڵێکی سێکسی بەرامبەر بە کرێکارێکی ژنەکە ئەمە لە دوو حاڵەت بەدەر نییە مەسەلە سەیرەکە یان ئەوە تا مەسەلە وای لێ دێت لە ژێر زەختێکی زۆری مەسەلە ژیانی ناهەمواری خۆیدا کە ناتوانێت دەرەقەتی بژێوی ژیان بێ یە لە پێناوی ئەوەی کاتیکێنانی دەستکەوێت ئەکەوێتە ژێر ئەو فشارەوە لە کۆتا جارە سەیرەکەی بە ڕەزامەندی خۆی تووشی ئەو حاڵەتە ئەبێت لەگەڵ خاوەنکارێکدا کە ئەمەش ڕێگەی بۆ خۆشەکە ئەم ئافرەتە تووشی حاڵەتێکی خراپتر ببێ کە تووشی ینی هەر بە خاوەنکارەکەەوە نەوەستێ ئەو کاتە تووشی ئەوە ببێت کە ببێتە ئافرەتێکی لەش فرۆش یان بە پێچوانەوە ئەگەر ڕازی نەبێت ڕوبەڕووی چەند حاڵەتێکی ترە بێتەوە مەسەلە سەرەکە ڕوبەڕووی دەرکردن ئەبێتەوە لە ئیشەکەی کە بیر ئەکاتەوە لەوەی جایتر فرسەتی کاری نییە یاخود مەسەلە ئەگەر یان ئەوە تا بە بێدەنگی ئەمێنێتەوە کپیەکا لە ناوخۆیە مەسەلە هەمیشە لە گۆشەیەکی ئەو شوێنی کە کاری تیاگە هەمیشە پنگ ئەخواتەوە لە ناخی خۆیدا و ئەم زوڵمستەمە قوبوڵەکە سیرەکەی ئەگەر بێت و لە ماڵەوە لە ماڵەوە باسی ئەمە بکە سیرەکەی بێمتمانە ئەبێت ماڵەوەیان و خێزانەکان ینی متمانە لە ناو خێزانەکەی خۆشیدا لە دەست ئەدا یان حاڵەتێکی تر ئەوەیە ئەگەر مەسەلە جاری وا هەیە لەوانەیە باسیشی بکە لە ماڵەوە بەڵام لە نەتیجە ماڵەوە ئەبنە ڕێگر کە نەچێتەوە بۆ کارەکەی کەواتە ئەم هەموو قەیدەی کە لەسەر کرێکارێکی ژن هەیە وای لێ دەکات زۆرترین تونند و تیژیەکان کە ڕوبەڕووی ژنێکی کرێکار ببێتەوە وەک لە ژنێکی بڵێن وەک لە پیاوێکی کرێکار وە لە هەمان کاتیشە پێم وابێ لە ڕووی سزادانەوە هەر کاتێک ئەگەر مەسەلە داوایەک بکرێت لەسەر ئەو حاڵەتە پێم وابێ سزا تونترین سزای عقوباتی عێراقی عفو قانونی عقوباتی عێراقی ڕێو شوێنی زۆر توندی گرتوتە بەر بۆ ئەوەی کە مەسەلە کەسێک کە گێڕچەڵێکی سێکسی بە زۆر مەسەلە تعدا بکاتە سەر کەسێک ئەمە هینی نەکردو بەس پێم وابێ لە ڕووی زەمانی اجتیماعیەوە ئەو کاک عەبدولمەجید ئەگەر ئاماژەیەک بدا لەسەرەوە ئیجراعاتی ئێوە کە دەستەبەری کۆمەڵایەتین و کەرامەتی ژن ئەتانوێت کەرامەتی ژن بپارێزرێ لە ناو ئەو سلکانەی ئەو شوێنکارانەدا ئەو پرۆژە تایبەتانە ئێوە چ شتێکی تر هەیە لەوە زیاتر بکرێت بە پێی یاسا هەر کرێکار کە ئەچێتە شوێنکارێکی شەکات تەمان بۆ کارە چێدەوە و ئەوەی کە لە بینی خاوەنکار و کرێکارە مەسلەی کارکردنە و لە مقابلی کارەکەی کرێک وەرەگرێ و نابێت لەو خەڵانە هیچ تەجاوزێکی تیا بێت و حتا بە پێی یاسا نەک بۆ ئافرەتیش بۆ پیاویش بۆی نییە کێلوانەی کە کرێکاریشی پێ دەرەکرێت کرێکارێکی نابێت لە حاڵەتی سەرخۆشییا بچێ بچێت لەسەر شوێنکارەکەی و حتا لە پێکانی کارە گە کرێکارێک بە کەم تەرخەمی یا حتا وەسایلەکانی کە بۆی دابی نەکرا بێ خاوەنکار وەسایلەکانی سەلامی میهنی بۆ پارێزێت چ جای لەوەی کە خوا نەخواستە لایەنی کۆمەڵایەتی وینەکانێکی بۆ نەپارێزێت هەتا ئەبێت لە شوێنکارە ئەگەر ژنێکی کرێکار ئەبێ شوێنی حەزانەی مناڵەکەشی بۆ دابین بکرێ لە شوێنکارەکە یەکێکە لە مەرجەکان نەگەوەی کە بتوانێت خوا نەخواستە تەجاوزی ئەخلاقی بکرێت یاخو هەر نەکرێت بە عەکسەوەوانە هەر زای زۆر تونیشی بەرامبەرەکرێت لەبەرەوە پارێزراوە هەر بە بەسیترین قسە لەوەی ئافرەتێک لە ئیشەکەی دوورکێتەوە ئێمە ڵێن زیاتر ڕووی لە ئافرەتانە کە بێت زۆر بەهێز بن لە ئاست ئەو کارێک کە ئیکەن کەسایەتی خۆیان و مەجای ئەوە نەدەن لە ڕێی کارەکەیانە با بڵێن شتێک بکرێ بەرامبەریان کە ناڕەحەتیان بکەوە ئەوەی کە باسێکن لە ڕووی یاسایی مادەم مافیان پارێزراوە بێ ئەتوانن لە وەزارەتی کار لەو شوێنە داوای یاسایی تۆمار بکەن لەسەر ئەوەی کە ئەگەر کەسێک بەو شێوەیان بکە یەکێکی کە لەو گرفتانە کە زۆر قسەی لێکرێت لەسەر ئافرەتان لەناو ئەو شوێنانەیە کە ئافرەت کاریتیاکە زۆر
قسە هێنان و بردن و قسە لەسەر یەکترکردن زۆر جار بۆ لە دەستدان زۆر جار بە غیبەتکردنەوەی بە لە ڕووی شەریعەوە باسکردنی لەلای یەکتر یان زۆر جار ئیرەی پێبردنەوەی کە یەکێک ئیرەی بەوی کا باو ئیشی باشترە کری باشترە زۆر جار بۆ ئەکات بەداخەوە کرێکاری ژن نەتوانێت سەرکەوێت لە کارەکە بەرەو پێشتر بڕوات کە ئەمەش بەڕاستی ینی ڕووی یەکەمانە بێ ڕووی لە ئافرەتان بێت کە بڵێن پێویستە تۆ لەو کارە ئەیکەی زۆر جەخت لەسەر کارەکەت بکەیتەوە گرنگی پێبیت توانی پەرە بە تواناکانی خۆت ببی بە کەسێکی داهاتوو کارامە و ئەو بربەسانەوە یعنی وان لێ نەکا ئەوەی کە لەناو یەکترا زۆر جارێکە با بڵێن بۆی کە ئەو ناڕەحەتکا بۆی خۆی ناتوانێت ئەو کە پێشکەشکە ناڕەحەتێکا بە قسەیەک یان قسە هێنان و بردن لە ناویانە دروستەکە هەمووی ئەمانە لە ڕووی شەرعیەوە سزای لەسرە قسەکردن بەرامبەر کەسێکی کە بوختان بۆکردنی ناڕەحەتکردنی بە زمان ئەمانە هەمووی سزای سەختی لەسەرەوە زۆر جار ئەمە زیاتر شتێکی نەفسی لە دەرونی کەسەکانە و ئەکات هاندەرەکەی ڕەنگە ڕگەزی بەرامبەریش بێت جۆدات پیاویش وە ئەکات لەناو خۆیانە ئافرەتەکان وا بکات با بڵێن یەکتر ناڕەحەتکەن و عەزێتی یەکتر بن کە پێویستە ئافرەت لە مقابلی ئەمە زۆر بەتوانە و لێهاتووی خۆی ئەم بربەستانە پشکێنێت ڕێگە نەدات بەهۆی قسەی یەکێکەوە بەهۆی ناڕەحەتکردنێکی ئەوانێ شتێکی بەسیتەوانێ لە جیاتیەوە ئەم بە سوربوونی لەسەر کارەکەی بە هەوڵی باشتری بە ڕێگەنەدان بەو قسانە بە معاملەی جوان نەک بەرامبەرکردن چکە زۆر لە ڕێی وەڵامدانەوەیە و ئاکرێت هەر خەڵکەکە بێزارە بێت لە دەست کارەکەش بەس خۆی خات و قەدەم خێر یعنی حاڵەتێک هەیە جاری وا هەیە ئێمە بیگەڕێنینەوە بۆ مەسەلە توێژی کرێکار بە پێی یەکێک لەو توێژینەوانەی کە ڕێکخراوی دەست پێشخەری کۆمەڵگەی بەدەنی کردوێتی تەعاان لە سایتێک لە سایتەکانی زەمانی اجتیماعیەوە وەرگیراوە کە تیایدا مەسەلە تەمەنی مەسەلە کارکردن ئاماژە پێدراوە لە هەمان کاتە ئاستی خوێندەواری بڵێن کرێکاری تیا کە لەسەر 100 شوێن کراوە ینی ئەم ڕاپرسێ و ئەم بەدواداچوونە کە ئیشی لەسەر کراوە طبعا من ئەیگەڕمەوە ینی بۆ ئاستی هەر بەپێ ئەم هینەش کە بەپێ ئەم ڕاپرسیەش هەر ئەوە ئەخوێنرێتەوە لە شتەکە یعنی توێژی بڵێن کرێکانن لەبەرەوەی زیاتر توێژێکی نەخوێندەوارن زۆر جار ڕوبەڕووی زۆر گرفتی گەورە دەبنەوە یەکێک لەوانە مەسەلە لە ڕاپرسەکە کە تایەتی ئەڵێ لە 156 بڕوانامەی خوار ناوەندی هەیە ینی لە ئیبتیداییوانە بەڵێ لە 110.3 مەسەلە هەر نەخوێنەوارن یعنی ئەمە ڕێژەیەکی زۆرە لە 110 لە 138 بڕوانامەی سەرەتایی و ناوەندی هەیە یعنی کەم کرێکار ئەبینی مەسەلە ئاستێکی خوێندەواری زۆری هەبێت جاری وا هەیە ئەم نەخوێندەواریەش بۆتە گرفتی ئەوەی هەم مەسەلە خۆیان مەسەلە جاری وایە نەتوانن هۆشیاری تەواو وەربگرن بە مافەکانی خۆیان ئیتر ئایا لە ڕووی تەندروستیەوە بێ لە ڕووی یاساییەوە بێ لە ڕووی ئەو گرێبەستەوە بێ کە ئیشی لەسەرەکە یاخود لە ڕووی تەعاملکردن لە نێوان خۆیانەوە بێ سیرەکەی ئەم نەخوێندەواری بێتەگەری یاخود بە جۆرێکی تر جاری وایە تووشە هەر نەخوێندەواریەکە بۆ خۆی بەشێکە لەوەی کە ئەم کەسە ئەم توێژەی ناو کۆمەلگا کە زۆرترین توێژی کۆمەلگای گرتوێتەوە سیرەکەی بەهۆی ئاستی نزمی خوێندەواریەکەیەوە بۆتەوەی کە فرسەتی کاری لە هەموو شوێنێک دەست نەکەوێت یعنی هەمیشە لەو شوێنانەدا کە لە ئاستێکی زۆر هینایە کرێکاری دەست بکەوێت ولا هینێکی ترە هەر لەو ڕاپرسیە داتیەتی کە ئەڵێ لە 109 .57 طبعا لە ڕووی کریم وچەوە کە ئەڵێ 300,000 کەمتر وەرەگرن ئەمەش بۆ خۆی یەکێکە لەو گرفتانەی کە مەسەلە وای کردووە لە کرێکاری لای ئێمە دایمەن موچەکەی ئەرۆک و کاک عەبدولمەجید ئاماژەی پێکرد کەمتر بێت لەو 280 بەبێ دایکایەتیەکە و هاتوچۆ و مەسەلە ئەو شتانی کە خوتوڕێ و بەریئەکەیە لە طبعا 52 لە نێوان 300 بۆ 500,000 یعنی هەر چۆنی بیگری لە ئاستی ئەو پێوەرەدانیە کە پێی بوترێ مەسەلە ژیانی کەسێک ئاستێکی بژێوی باش بێ لەناو ئەوانەشە طبعا تایەتی زۆربەی ئەو کرێکارانی کە ژنن لە 136یان خێزاندارە
يعني خێزاندارە ئەرکی مەسئولەتی خێزان کەوتۆتە سەر شانی خۆیان کە خێزانەکەشی لە نێوان 9 بۆ 5 کەسدایە کە ئەمە یەکێکی ترە لەو مەترسیانی کە کەوتۆتە سەر ژیانی مەسەلە ئەو ژنە کە لە هەمان کاتیشا بەس تەنها بژێوەکەی بریتێ لەو مەعیشەتەکەمەی کە ئایا لە 300,000 کەمتر بێ یاخۆ لە بینی 300 بۆ 500,000 بێ. ئەمانە کۆمەڵێک داتا بوون یعنی مەتری ئەنجا لە سەتا لەو ژنانەشەتا لە 54.96 هیچ سەرچاوەیەکی دارایی تریان نیە. یعنی لە 54 هیچ سەرچاوەیەکی دارایی تری نەبێ ئەمەش گرفتێکە بۆ ژیانی ئەو ئافرەتانە کەینە ئەنجا جگەلەوەی تەمەنەکان مەسەل لە ڕووی تەمەنەوە هەروەکو لە قانونەکە ئاماژەی پێدا طبعاً 15 بۆ 6 ساڵە ئەڵێ زۆرترین قورسایی کارەکانی ناو کۆمەڵگە ئەکەوێتە سەر شانی تەمەن مناڵەکان. يعني زۆرترین ئەرکە قورسەکانەکە کە ئەمەش پێم وابێ کاک عەبدولمەجید ئەگەر ئاماژەیەکیش بەوە بدەین کە مەسەلە ئەو تەمەنە گونجاوی کە بۆ ئەوە گونجاوە ئایا ئەو شوێنانش کوێن کە مەسەلە ڕێگە پێدراوە لە ڕووی قانونەکەەوە کە بتوانێ مەسەلە کەسێک کە حەدەسە لە تەمەنی 15 ساڵە 16 ساڵە ئەتوانێت لە شوێنێکە ئیش بکە و لە شوێنێکیشی لە قەدەغەیەکە ئیش نەکات. خۆی ئەو کەسانێک کە خۆی حدی نای تەمەن بۆ ئیشکردن خۆی 18 ساڵ نابێت کەمتر بێ 18 بەرەژوور توانای کارکردنی هەوە بێ ئیشکات ئازاد لە شوێنێک ئیشەکات لە خوار هەژدەوە ئەوانە پێوانەوەتری ئەحداسیاخ و گەنجن ئەوانە نابێت بچنە هەموو ئیشێکەوە ئەبێ ئیشێک بن سعادی کاتی کەمتر بێت و کرێی گونجابێ و زیاتر لە ژێر ئیشرافی کە سوکارا بێت نابێت بچێتە شوێنە کە شوێنکارێکە کە بڵێن سەرپەرشتیارەکەی کەسێکی بڵێن لە خێزانەکەی دەرچوو بێت مەزون بێ ئیزن دراوێ بەڵێ لەبەرەوەی یەکەم لەبەرەوەی هەموو لایانی کۆمەڵاتەکە ئاگادار بێت دومیشان لایانی چەسانەوەش دروست نەبێت کاتی زیاتری ئیش پێ بکەن یان کۆمەڵە چەسانەوەی تە دروست بێ و ئەبێ ئەوانش لەگە شوێنی کە شاد گەیشتیان کرد ئەبێ بەپێ راپۆرتێکی پزیشکی لیاقەی ئیشی هەبێت ئەگەر لیاقەی ئیشی نەبوو ناتوانێت لە خوار هەژدەوە ئیشی پێ بکرێت. ڕاستە بەس پێم وابێ هەل لە ڕووی قانونەکەشەوە مەسەلە ئەو شوێنانی کە پێویست دەکات مەسەلەکە ینی کە قەدەغەیە مەسەلە گەنجێکی لەو تەمەنە داکاری تیابگا مەسەلەی نادیەشەوانەکانە لە هەمان کاتە گەرماوەکان و حەمامەکانە یاخود ئەو شوێن ئەو کارگانەی کە زۆرتر بەرکەوتی کیمیایی و قوشی قورسی تایە بەڵێ ئەو شوێنانە هەر ڕێگەی پێ نادرێت هیچ کرێکارێکی خوار 18 ساڵ بچێتەوە لەو پرۆژانە ئیشکا و بۆ کوڕیش ینی لە 21 ساڵە اینجا بۆی هەیە نادی لێلیش ئیشکا ناتوانێت لە خوار 21 شەو بچێت بۆ ئەو شوێنانە ئیش چونکە زیاتر پێم وابێ ئەمەش بۆ پاراستنی زیاتر ئەو حادەسەیە کە مەسەل لەو تەمەنە تووشی لادان نەبێت بە تایبەتی هەروکو باسمان کرد گێچەڵکردن چۆن بە ئافرەتێکەیە پێم وابێ جاروای گێچەڵکردن بە کرێکارێکی گەنجیش هەیە ئەمە شتێکە کە ڕێژەیە لە بینی مەسەلە ڕەگەزەکانە پێم وابێ هێن بکرێت بەڵێ. ئەمانە بەڕاستی زۆر گرنگە ئێمە باس لەوە بکەین ینی هەر کرێکارێک بە هەستی بەرپرسیارەتیەوە کارەکەی بکات لە ڕووی شەرعیشەوە لە ڕووی ئیجتیماعیشەوانە پێم وایە گەر کرێکار ینی بەو دڵسۆزیە کارەکەی بکەوە خاوەنکاریش ئەو مافەی خۆی پێ بدات چ ئافرەت بێت پیاو بێت جۆرە لە حەوانەوە لە کەرتی تایبەتا هەیە بۆ ئەو کەس ینی هەست بە بوونی خۆیە کات هەست بۆ کە ینی بەستراوە نییە ئازادە لە کارکردنیە و بەشێکیشی بەکارڕێهێنانی کار ئێمە یەکێ لە گرفتەکانێکی کە باسەکرێت هەر کەسێک لە شوێنێکە ئیشێکی بەدەستە بێت ینی بیکا بە دەستکەوتێک بۆ خۆی یەکێ لەو شتانەی هەتا لە حەدیثیش ئاماژەی پێکردووە کە هەر کرێکارێکەوەی کە با بڵێن لە شوێنی کارەکەی خۆیان با بڵێن ئیشەکەی بەکار بێنێ بۆ قازانجێکی خۆی ئەوەی لەسەر و کرێکەکەی وەرێگرێت دەست بڕینە دزیە پارە خواردنە بە تاوان ئێمە یەکێ لە گرفتەکان ئەوەیە هەر کەسێک کارێکی لە بەردەستا بێسێرەکەی جاریوەرە ئیشێکی بەسیتیشە ئەکەوێتە چەسانەوەی ئەوانەی بەرامبەری ئێمە حەقی وایە ئەوەش بە کرێکار بڵێن تو ئەرکێک لەسەر شانتە لە مقابلی کرێیەکە ئەیکەی پێویستەکات تۆ بە دڵسۆزی ئەم کاری خۆ بکەی جوانترین ئیش ئین خەیڕ من استەئجەرتە القەوی الئەمین جوانترین کار باشترین توانای خۆت بخەیتە گەڕ و باشترین ئەدا پێشکەشکەی و لە نەتیجەشا با بڵێن کارەکەت نەکەی بە مای عەزەدانی خەڵقێکی کە و کەسانێک
زمانێک بەهۆی تو ئیستیغلالی ئەم کاری خۆ نەکەی شتێکە بەدەست بۆ يعني زۆر جار خەفەت بۆ خۆم لە مجتەمع ئێمە لە کەسێکە کە لە پرزگەیەکە تا خوارەوە کە شتێکی بەدەستەوە بێ ئێوە مقابلەکەی شەوسێنێتەوە عەزێتی بە دەستکەوتی لێوەرگرێ ناڕەحەتی بکە ئێمە ئەوەش بڵین بۆوانەی ئەم لە کرێکاران بە ئافرەتانیش و پیاوانیش کە بەڕاستی پێویستە لەو ڕۆژەوانە ئەمانەت پارێز بن خەمخۆر بن مشورخۆر بن بۆ کارەکان و شتێک نەکەن کە تایە تاوانبار بڵێ یەک خاڵی گرنگ ماوە پێم وابێ جگە لە قانونی دەستەبەری کۆمەڵاتی پێم وابێ قانونی سەحە و سەلامەی میهانیشەیە هەر بۆ کرێکار کە ئەمە زیاتر بۆ ئەوان گرنگە کە ئێمە ئاماژەیەکی کورتی پێ بدەین ئایا ئەو یاسای سەحە و سەلامەی میهانیە کە بۆ پاراستنی کرێکارەکەیە کە فەرزی ئەکا لەسەر خاوەنکار کە دەبێت ئەو مستەلزەماتانەی کە ئەبێتە پارێزگاریکردن لە تەندروستی کرێکارەکە ئەبێ دەستەبەر بکرێ بۆیە ئەمە جاری وا هەیە مەسەلە خاوەنکارەکە ئیلتیزامی پێوە ناکە کە مەفروزە یاساکە هەیە قووەی جێبەجێکردنەکەش زیاتر تەجدیداتی لەسەر بکرێتەوە تاوەکو جێبەجێ بکرێ هەندێک جار مەسەلە خاوەنکارەکە خۆی لەم مستەلزەماتانە هەندێک جاریش وعی مەسەلە کرێکارەکە وایە مەسەلە جاری وا هەیە خاوەنکارەکە ئەڵێ من هەموو شتێکم بۆ کڕیوە بەڵام ئەو بەکاری نانێت بەڵام خۆی قانونەکە بەڕاستی ئیجباری کردووە نەک اختیاری کرد بێ لەسەر خاوەنکار بەڵکو خاوەنکار ئەبێت بەڵێ ئیجباری کا فەرزی کا لەسەر کرێکارەکە کە تۆ مەسەلە ئەو کارانی کە پێویستە بەدەست بکرێت بەبێ دەستکێش نابێ ببێ ئەوانەی کە مەسەلە تۆ تعامل لەگەڵ مەوادی کیمیاکەیت بەبێ ماسک و بەبێ ئەو شتەی کە دەمامەکەی کە ئەیکەیتە دەمە لە هەمان کاتە مەسەلە پێڵاوە هەر شتێکی ترعینەکە هەر شتێکە لەوانە بەڵێ ئەمەش بۆ خۆی گرفتێکە بەڵێ لە بەردەم کرێکار و دڵنیاییەوە مەسلەی سەلامەی کار یەکێک لەو ئەرکانەی خاوەنکاری شوی کرێکاریشە خاوەنکار ملزەمە بە دابینکردنی کە دەستەکانی خۆپاراسن و هەتا بڵێن شوێنی کاریشە بێ پارێزرا بێ مەسەلەن بێک بێ تەهوێی تیابێت کۆمەڵێشتی تیابێ ڕووناکی بە پێویستە بێ کۆمەڵێشتەیە و شوێنەکە پاک بێت ئەمە کاینەکان گرفتی میکانیکی و کارەباییان نەبێت ئەوانە هەمووی مەرجن لەسەر خاوەنکار و لەسەر کرێکاریش پێویستە پابند بێ بەو پێداویستنە کە پێویستە لەسەر کارەکە بەکاری بێنێ بۆ نمونە دوێنێ ڕووداوێکی دڵتەزیان ڕوویا بوو کرێکارێک چوو بوو بە ساری بە شۆفڵ چووە سەر دەمی شۆفڵێک و لەگەڵ ماوەدەکانە شۆفڵەکە ڕۆشتۆ لێ کۆتر خوارە و کرێکارەکە بۆ گیانەدەزانی کرێکارێکی خەڵکی سووریایە ئەمەیکێکە لە حاڵە گەورەکانی دوو کەس یەکەمیان خاوەنکارەکەی دوو ئەو شۆفێرەی کە ئەم ئامێرە بەکارێنێت و کرێکارێک ڕێگەی پێ بچێتە لەو شوێنە بڵێن بەکاربێنێ بۆی سەرکەوێت لەسەر و بڵێن شۆفڵە دووەمیان کرێکارەکە ژێکەکە لەوانەیە کە کەمتەر خەمە بۆ خۆی چۆن ئەچێتە شوێنێکی خطورەی ئاوایی کە بێتە هۆی گیان لەدەزانی ئێستا بۆ بە کێشەیەک بە یاسا چارەسەر کرێ ئەمە هەمویان قەسیرن لە بەڕاستی خاوەنکارە بێ ڕێگەی شۆفێرەکە نیا بڵێ بە هیچ شێوێک ڕازی نیم هیچ کرێکارێک لەگەڵ خۆتا چونکە سیاری نەفەرگواستنەوە نییە تا خەڵکی پێ بڕوات ئەمەیەکێکە لەو کێشانەی کە کرێکاریش بۆ خۆی بەشێکە لەوەی گرفت بۆ خۆی دروستەکات بێتەوەی گیانەدەزانی خۆی ئەگەر یەک شتیکە بڵێن ینی لە واگەی ئەخیری بەرنامەکە ئاماژە بۆ بکەین زۆر گرنگە هەم کرێکار هەم خاوەنکار مامەڵەیەکی تەندروست و باش بەیەکەوە بکەن پابند بن بە یاساکانەوە یەکتر یعنی ئەوەی کە خی گەورە دایناوە لەسەر خاوەنکار جێبەجێ بکات ئەوەی کە یاسا لەسەر خاوەنکاریەوە لەسەر کرێکاریشە چونکە لە دەستدانی گیانی خۆ تۆ مافیەوە نییە ینی کەمتەر خەمی تیاکەی شتێکە احتیمالی ئەوەی هەیە لە ڕووی شەرعیشەوە تاوانباری تۆ شتێک کە بزانی تیا چی تایە کەمتەر خەمی تیاکەی هەم خاوەن با بڵێن ئەو کەسێک کە کارەکەشە کا پێویستە پابند بێ بۆوانەوە بوویت لەو ڕۆژەوە تاوانبار نەبێ و تووشی ئەو خەتەری ترسناکێش نەبێ بە تایبەت بە کرێکارانی ئافرە دەڵێن با کارێک بکات کە هەم کەسایەتی خۆی تیا پارێزراوە بێت بەکار نێت وەکو جەستە و ئەو با بڵێن جوانیەکەی چۆنە و ئەوەی چۆنە بەکار بێ لە ڕووی جەستەیەوە بەکاربێ لە ڕووی جوانی ئەوە بەکاربێ نەک لە ڕووی توانە و لێهاتیەوە و هەم لە با بڵێن پاراستنی سومعە و ئەوەی خۆی کە نەتوانێت لە ڕێی کارەکەیەوە تووشی ئەوە نەبێت و هەم خاوەنکارەکانیش بە ئیلتیزام بۆ بکەن کە بەهۆی کارەوە کرێکار تووشی حاڵەتی ناتەندروست نەکەن ئەو مافانەی هیانە لە ڕووی حەوانەوە لە ڕووی پاداشت و ئەجری
عادلانەوە کە حەقی خۆی بێت پێی بدێت تاکو ئەو گرفت و بربەستانە لە بەردەمیانە نەمێنێت. دیارە طبعا لە سیاقی قسەکانی هەموو لایەکمانەوە زیاتر پێم وابێ ئەوە ڕوونەبێتەوە بۆ ئێمە مەسەلە دۆخی خراپی کرێکارێکی ژن بەڕاستی ئەوەی کە زیاتر بە دەرەجەی یەکەم لی بەرپرس بێ بریتە لە دەوڵەت چونکە مەسەلە لێ هاتوویەکانی یاخود ژن یاخود هاتنەمەدانی ژن چەندێک بۆ ژن خۆی بەسوودە لە ڕووی کرێ و بەرژەوەندی ئافرەتەکەەوە دوو ئەوەندە مەسەلە دەوڵەت و ئەو مؤسسەی سوودمەند دەبێلەی کە بۆیە حەقی خۆیەتی کە دەوڵەت هەستێ بەدانانی کۆمەڵێک یاسای گونجاو کە بگونجێت ینی خۆ یاساکان جاری وایە و یاساکە گونجاو نییە ینی بۆ یەکێک لەو شتانش کە مەسەلە یاسا تعدیلکردنی بۆ داناوە چونکە جاری وا هەیە مەسەلە یاسایە کە کۆندانراوە لەگەڵ ئەو ژیانی ئێستادا ناگونجێ بۆیە ئیشی دەوڵەتە کە کۆمەڵێک یاسای گونجاو دابنێ و لە هەمان کاتیشا زەمانەتی جێبەجێکردنی یاساکان لە ئەستۆ بگرێ ئیجراعاتی توند بەرامبەر بەو سەرپێچیانەی کە مەسەلە خاوەن کارێک بەرامبەر بە کرێکارێک ئەیگرێتە بەر ئەو ئیجراعاتانە بگرێتە بەر و لە دوای ئەوەش ئەوەیە کە پێویستە کار ڕێکخراوەکانی تایبەت بە بواری بڵین کرێکاران و لە ناویشیانە مەسەلە ئەو ڕێکخراوە ژنانەکانیش بەڕاستی هەوڵ بدەن فشار دروستکەن بۆ سەر دەوڵەت و لە هەمان کاتا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە چیتر لەوە زیاتر کەرامەت و شخصیەتی ژن لەوە زیاتر مەسەلە کەرامەتی نەشوێنرێ و بە چاوی کەم بایەخەوە سەیری ڕۆڵیان نەکرێ و هەوڵ بدرێ بە یاسا ئەمنیەتی کاریان بۆ دابین بکرێت بە یاسا ئەمنیەتی کاریان بۆ دابین بکرێ کە ئەمە بتوانرێت کە ئەمە ئیشی دەوڵەت و سەرجەم ڕێکخراوەکانی ترە و لە ناویشیاندا کرێکاران خۆیانن کە دەبێت چۆن لە وڵاتانی پێشکەوتوودا کە کاتە سندیکاکان خیتابێکی جەماوەری دەرەکەن بێنە سەرجادا بە ملیۆنان کرێکار دێتە سەرجادە بۆ داخۆکیکردن لە مافی خۆیان بۆیە بێدەنگی توێژی کرێکاریش بۆ خۆی بەشێکە لەو خواردنەی کە مافخوراوی کە مەسەلە کرێکار بەدەستیەوە ئەیناڵێنێ بۆیە حەقی خۆیەتی کە هەموو لایەک ئیشکات لەسەرەوەی کە چیتر چەسانەوە لە بۆ توێژی کرێکار نەبێت بۆیە لە کۆتاییە ئێمە پێم وابێ کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕۆشتۆ و هیوامان وایە کە توانی بێتمان تیشکێکی باشمان خسپێتە سەر ئەو گرفت و لەمپەر و بربەستانەی کە لە بەردەم کرێکاردا و بە تایبەتتر کرێکارێکی ژندا هەیە و توانی بێتمان تا ڕادەیەک توانی بێتمان هۆشیارێکی یاسایی و تەندروستی و لە هەمان کاتە کۆمەڵاتی ئەوانەمان کردبێتە خزمەتێک بۆ توێژێکی چەساوی ناو کۆمەلگا کە بریتە لە کرێکار و لە ناویشیاندا کرێکارێکی ژن لە کۆتای دەستی هەموو لایەکتان خۆش بێ و سەرکەوت و سەرفراز بن.